یەکێک لە کارنامەکانی کابینەی نوێم گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆ بە جۆرێک تا هەناردەی دەرەوەش زیاد بکات. بۆ ئەو مەبەستە هەوڵی ئاسانکاری بۆ بوژانەوەی کارگەکان دەدرێت. بڕیاریشە ئەو یاسایی پاڵپشتی کارگەکان کە لە پەرلەمان عێراق پەسەند کراوە لە هەرێمی کوردستانیش هەموار بکرێتەوە. بە گوێرەی داتایەکی وەزارەتی پیشسازی و بازرگانی لە هەرێمی کوردستان زیاتر لە 3600 کارگە هەیە. بەشێکی زۆری ئەم کارگانە لە کارکردندان. لە مانگی یەکەمی ساڵی 2021 13 کارگەی دیکە داواکاری کارکردنیان پێشکەش کردووە. 2021 نزیکەی 13 کارگە داواکاریان پێشکەش وەزارەت کردووە بۆ دامەزراندنی کارگەی نوێ لە هەر سێ پارێزگای لە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان. چەند کارگەش هەیە شێوازەکەی جیاوازە. بۆ نمونە ئەو کارگانی کە مۆڵەتی دامەزراندنیان هەیە جیاوازە لەگەر ئەوانەی کە مۆڵەتی کارکردنیان هەیە. بە تێکرایی 3600 زیاتر کارگە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. ئێستا لە پرۆسی ئەوەی داین ئەو یاسایە جێبەجێ بکەین. یاسای پشتگیریکردنی بەرەوبووی ناوخۆیی ئەوە وا دەکا بە چەندین هەنگاو بەرەوبووی ناوخۆ بژانەوە بەخۆ ببینێت و زیاتر کارگەدا بمەزرێ. بە گوێرەی ئەو داتانەی وەزارەتی پیشسازی ئەم کارگانە لە ساڵی 2019 زیاتر لە 49,000 هەلی کاریان ڕەخساندووە. جگەلەوەی بەشێکیش لە بەرهەمەکانیان بۆ دەرەوە بۆ پارێزگاکانی دیکە عێراقیش هەناردا کردووە. پسپۆڕێکی ئابووری پێی وایە بژانەوەی ئەم کارگانە بۆ هەرێمی کوردستان گرنگە، چونکە جگە لە ڕەخساندنی هەلی کار بۆ هەزاران کەس واش دەکات هەرێمی کوردستان لە بەکارهێنەرەوە بکاتە بەرهەمهێنەر. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ئەوە دەکات کە کارکان بخرێنەوە کار. گرنگی ئەوەیە کە هەڵی کار بۆ گەنجانی کوردستان دەستەبەر دەکات و هەروەها دەتوانرێت ببێتە هۆی ئەوەی کە بەرهەم لە ناوەخۆ بەرهەم بهێنرێت. دەتوانێت لەو کاتە بەرهەمی ئەو کارگانە بەرهەمی ناوەخۆ دابین بکەن یاخود پێداویستەکانی ناوەخۆ دابین بکەن و دەتوانین هەناردەی دەرەوەش بکەین. کاتێک کە تۆ بەرهەمەکانی ناوەخۆ زیاد و یاخود کارگەکانت خستەوە کار بێزگەلەوەی کە هەڵی کارت دابین کرد لامان کاتدا دەتوانیت پشت ببەستی بۆی بە بەرهەمی خۆماڵیت زیاد دەکات. گۆڕانکاری لە بەهایدرا و کاریگەری لەسەر بەرهەمی ناوخۆ هەیە و کاری کردوێتە سەر کۆمپانیەکان و تا ئێستا ئەو گۆڕانکاریە سەقامگیری بۆ بازاڕ دروست نەکردووە. بژانەوەی کارگەکان و گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ یەکێکە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کارنامەیەش لە بواری جێبەجێکردندایە. مشتاق کوردستان 24 هەولێر.